مشتاقين. جێتان لە وتەکانی بەڕێز مەسعود بارزانی بوو لەسەر چ ڕێککەوتن لەسەر هیچ شتێک ڕێک نەکەوتین. بەڕێز فواد ئەو بۆتان ڕادەگەێنێت. من دەست پێشخەریەکان بەردەوامە بۆ بەرژەوەندی عێراق بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بەرژەوەندی ئەوانیشەوە دەپارێزێت وا لە هەمان کاتیشدا قەیرانەکان کەم دەکاتەوە چێشەکان سوکتر دەکاتەوە ئەو قەیرانە بۆی کە دەرچەیەکی بۆ بدۆزرێتەوە کە بە هەمان شێوە بەرۆکی عێراق و بەرۆکی هەموو لایەک دەگرێتەوە. بەڕێستان وەکو دەزانن کە ئێستا گەلی کوردستان بەڕێستانیان خۆش دەبێت هەندێک بڕیار هەیە کە بە هەموو شێوەیەکەوە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە ئەو بڕیارانە پێویستە بە هەموو شێوەیەک چاو بۆ بڕیاران بخشێت و ناکرێت سزای گەلی کوردستان بدرێت پێویستە بە هەموو شێوەیەک هەموو لایەنە سیاسەکان هێزە سیاسی عێراقیەکان بە هەموو شێوەیەک پێویستە دیالۆگ بکەن ناکرێت کەس مزایە دەبکات و زمانی هەرش ئامێز بەکارهێنرێت نابێت بەو شێوەیە ناکۆک بێت پێویستە پرسی عێراق بە هەموو شێوەیەک چارەسەر بکرێت ئەم پرسە پرسێکی عێراقیە پرسی وڵاتەکان نییە پرسی وڵاتە دراوسێکانیش نییە. ئایا بارزانی ڕازی بوو لەباری هەڵداخستنی یاخود هەڵوەشانی بڕیارەکان؟ بەڕاستی وەڵامێکی زۆر ئەرێنی دامەوە من ئەمانە ئاڵێم ئێمە کۆبنەوە نەکراوە ئێمە بەردەوام دەبین لە دانیشتەکان و کۆبنەکان.